سڵاتان لێبێت و بەیانیتان باش بەیانێکی پڕ لە شادی و پڕ لە جوانی پڕ لە تەندروستی بۆ ئێوەی بینەر و بیسەری پرۆگرامی بەیانی 24 خواست هیوادارم کە لە هەرکوێکن لەشتان ساغ بێ دڵتان خۆش بێت و ئاسوودە بن بۆ هیوایم کە ئەمڕۆ ڕۆژی گەیشتن بە ئامانجەکانتان بێت و ئەوانەشی کە ئامانجێکیان داناوە پێی بگەن ئەمڕۆ درێغمەکە خێرا بەپەلە هەر ئێستا یەکەم هەنگاوی بۆ بنێ هەر ئێستاش لەگەڵ ئێمە بەردەوام بن بۆی کە پرۆگرامی بەیانی 24 بۆ ڕۆژێکی جوان هەوڵی ئەوەی داوە کە تەواوی ئەو بابەتانی کە پڕبەسوودن بۆ ئێوەی بینەر و بیسەری ئامادە بکات جا لەگەڵم بن بۆی کە بابزانین لە ناو پرۆگرامی بەیانی 24 ئەم بەیانیە ستاف لە پشتی کامێراوە چی بۆ ئێوە ئامادە کردووە خانمێکی کورد دوکانێکی تایبەت بە فرۆشتنی جلوبەرگی کوردی لە بەرلین دامەزرێت. هاوڵاتێکی دیکەی کوردستان کە لە گوندی هۆستانەیە 42 ساڵە لە قەدی داری بی سەبەتا و تلیانە دروست دەکات. بەهۆی بەرزی کوالێتی و ڕەچاوکردنی ستانداردە نێودوڵەتیەکان بەرهەمە خۆماڵیەکانی کوردستان هەناردەی دەرەوەی هەرێمی کوردستانە کرێت. با پرۆگرامەکەمان ئەم بەیانیە لەگەڵ خانمێک دەست پێ بکات. ئەم خانمە کوردە بەڵام لە کوردستان ناژی. ئەو لە بەرلینی پایتەختی ئەڵمانیایە. ئەینجا ئەو هەستە کوردانەی هەر تێدا هەیە و هەوڵی ئەوەش ئەدات کە کولتوری جلوبەرگی کوردی بە زیندوی ڕابگرێ. هەر بۆیە دوکانێکی جلی کوردیە کاتەوە. جا کاڵەی ناوە. باباسی کاڵێتان بۆ بکەم. کاڵێ خەڵکی شاری سلێمانیە. لە تەمەنی 5 ساڵیەوە لەگەڵ خانەوادەکەی لە شاری بەرلین نیشتەجێە. کاڵێ دوای تەواوکردنی خوێندن لە بواری جوانکاری بەهۆی حەزی بۆ جلی کوردی و پێویستبوونی ئەوەی کە لە بەرلین لەگەڵ ئەو خانەوادانەی کە کوردن پێویستەکە ئاشنا ببن منداڵەکانیان کە لە دایکە بن لە دوای ماوەیەکە چونە قوتابخانە و ئەشنە بۆنەکان و لەگەڵ خەڵکی دیکە تێکەڵە بن پێویستە کە کولتور و ناسنامەی کوردی بناسنەوە. بۆیە بڕیارەدات شوێنێک بۆ فرۆشتنی جلی کوردی بکاتەوە. ئەینجا لە هەنگاوی یەکەم هەستاوە بۆی کە جلی ژنانەی لە کوردستان هاوردی ئەڵمانیا کردوانی یەکەم جار لە کوردستانەوە بردوێتی و ئەینجا دوایەوە بڕیاری داوە کە بۆ ئایندە بتوانە جلی کوردی پیاوان و منداڵانیش دیسانە لە کوردستانەوە بباتە ئەڵمانیا و لەوێ کوردستانیان کە لە تاراوگەن لەو جلوبەرگانە بپۆشن لە بۆنەوە ئاهەنگەکان. بابی نەربی؟ من کاڵە کوێستانی خەڵکی سلێمانیم لە 5 ساڵیەوە لە ئەڵمانیا ئەژیم لە پایتەختی ئەڵمانیا بەرلین ئەژیم مامۆستای جوانکاریم لە ئێستاکانەوە وازم لێهێناوە و حەزمە کرد دوکانێکی جلی کوردی لە بەرلین بکەمەوە. ئەم فکرەشم بۆیە هات چونکە لە پایتەختی ئەڵمانیا بەرلین دوکانی جلی کوردی نییە و لە شارانی تر هەیە. حەزمە کرد کولتور و خۆم و ترادیسیۆنی خۆم پیشانی هەموو خەڵکی بەرلین بەم و خزمەتی کوردەکانیش بکەم بۆ هەر 4 پارچەی کوردستان. ئەم تاخمە جوانە کە ئەی بینن بۆ خەنەبەندان دروستم کردووە بەڕاستی زۆر شتێکی نایە بوو جوانە قماشەکەی و ژێر کراسەکەی و هەمووی خۆم هەڵم بژاردووە. ئەمانش ئەکسسوارەکانمانە ئەکسسواری ڕۆژانەی تایە ئەکسسواری کوردی تێدایە ئەکسسواری حەفلاتی تێدایە. ئەمانش کەوای پولەکەن ئەتوانیت لەگەڵ هەموو کراسێکە ڕێکی خەی. ئەمانە سەڵتە جوانەکانمانن. من خۆم ئەم هێلەکانە لەگەڵ جلی مۆدەشا لەبەر یەکەم تیشێرتێکی ڕەش لە ژێرەوە تیشێرتێکی سپی لەگەڵ کابۆی زۆر جوان دەرەچێ و کۆفی کوردیشمان هەیە.
خلاص صاروا ئەم مۆدێلە هەمووی بە لیرە دروستمان کردووە. کوردەکانی تورکیا خاستن زۆریان حەز لێیە، حەزیان لە مۆدێلەیە کرمانچ. ئەمەش ئاکسسوارێکی زۆر زۆر کۆنا، ئاکسسوارێکی خاستن تایبەت. بابین باسی بابەتێکی دیکە بکەین، نەمیش هەر باسی هاوڵاتیەکی هەرێمی کوردستانە. جا ئێمە هەر کەسێک لە کوردستان بێت، لە دەرەوەی کوردستان بێت، بەس ئەوەیە کە گرنگی بدەین بەوەی کە کوردی زمانە و بە زمانی کوردی قسە دەکات. هەر کارێک، هەر هوەرێک، هەر هەنگاوێکی نابێت کە لە بەرژەوەندی کوردستان بێت لە پرۆگرامی بەیانی 24 بێگومان جێی ئەبێتەوە. جا ئەم بابەتەش ئەوەیە کە کەسێک بەهرەمەندە، ناوی عیزەت جادرە، هاوڵاتی خەڵکی گوندی هۆستانە و دانیشتووی شارەدەی بلەی دەڤەری بارزانە. ئەو 42 ساڵە لە قەدی داری بی چەندین جۆری پێداویستی ماڵ و جوانکارەکان دروست دەکات. مام عیزەت جگە لەمانە پێشمەرگێکی دێرینیشە. ئەو ئەڵێت ئەم کارەم لە مامەوە فێر بوومە و تاوەکو ئێستاش لە کاتە بەتاڵەکانی خۆی بەم کارەوە سەرقاڵەکە بە دروستکردنی سەر لەو سەبەتە و تلیانە و ئەو بابەتانی کە ئەتوانرێت لە داری بی دروست بکرێت. جا جگەلەوە باس لەوە کاتکە ئەڵێ ئەم کەلوپە لە دەستکردانە بۆ فرۆشتن نییە و تەنیا بە دیاری پێشکەشی خزم و ناسیاوەکانی دەکەم. یەکێک لە براکانیشی فێری هەمان کار کردووە. خۆزگە من بچم بۆ بلێ و لەوێ یەکێک لەو خەڵاتانەی لەو دیاریانە وەربگرم. با پێکەوە بینەربین دڵنیام کەشتی جوانی دروست کردووە. نوفي من عزت جادر هوستونيا صالح هشتدو عمت يطورابي عمت شايروني الويرام لما قرب المهم من جوار اوي شرازو بالفاشولا وجل الويري ما از بدست ويفير بي الويري عمت توت يواش ما واشتاكي وكو بين تشتاكي كرداوري اما يواش تاد دوباره هم لرا چيب كاين اوا دوكو اوا چتا بازار نبن دوكو عائله نوكاش بزوني كو جورو جيونو ما استوچتو بي ما جوروا جیان السواد شتوی اشتید کنی که هم شول پید کن جوروا شتا چه نبین. سال 1991 تقریبا همی تاتیه و هم خو هستانی نه بس هنگی جادانات چه هستا و ماش مالت خول بله دانان و نکشم تقریبا ماش نکشم بله. هم چینا داف ریبارا اول بین تیرا بهیک یان کو بهیک هم چینا داف ریبارا تینین و جو تینین اول چند روزه کو دل مال بند و پیچه کی نرم ببینو پشتینگی هم وچتانا پیچید کنه. زستانش زیادتر هم خوب وچتا مشغول کن. چونکی وقتی که هند یبشونی هم مجال ماه کو هم وچتانا چیب کنه. برای مصالح و لیراویش اویش یه فیر بیل وچتا من هر کاریا لیکر اب خوش بچه که شارازال و شولا زیادتر و وچتا ایتینای ولی وقت شارازای زیادتر من شارازای بی من اویش یه فیر بینو که اویش وقت من وشولا چیت کرد ما بو فرونی نیا ما زیادتر بو هندی وچتا بازدر نبید که اوید کنو کش ببینن دا کب زان جارا جیان سوچتا بی نو کش ما هوا که برادره که اون کسا دعوا کرد هم هدیه دینی نخو ما بو فرونی نوا دسه ساعتان پیتواستین وچه کن اوا بسانایا مثلا کارتت بو وکو قنادیا ممیجا و هجیراشتی وکو تکن چتاکی جانا بو عید بکارتینن وانا و چتاکو مرو پیوا تاخیر بی تریان که او چتاکی چتین یا مازن او بینه تریانه که او تقریبا روزه که خلاص نو بی نشه که مرو شلوخو هم یه بردام پیوا بقیم روزه که خلاص کرد
خۆ هەر ئاوادان بێ کوردستان بە باسی تەوەری ئەمڕۆتان بۆ بکەم کە باس لە ئاوادانەکانی کوردستانەکەین ئیتر لە هەر بوار و سێکتەرێکی جیاجا لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بینی ومانە کوردستان پێشکەوتنێکی زۆر باشی بەخۆ بینیوە. هەرێم ئێستا گرنگێکی زۆر بە بەرهەمی ناوخۆیی ئەدا و بەشێک لەو بەرهەمانەی کە پێشتر هاوردە ئەکران ئێستا بەو شێوەیە نییە، تەنانەت ئێمە بەرهەم هەناردەی دەرەوە ئەەکەین و لە ناوخۆ بەرهەمێکی زۆر باشمان هەیە کە بەرهەمیانە هێنیت. جا ئێستا لە بازاڕەکانی ناوخۆ لە ناو بەرهەمە هاوردەکان لە هەر بەرهەمێک چەند جۆرێک بەرهەمی ناوخۆیی دەبینرێت کە بە زمانی کوردی لە سەریان نووسراوە. ڕکابەری بەرهەمە بیانیەکانەکەنە بەرهەمانە بۆ خۆتان شایەتی ئەوادەن کۆمەڵێک بابەت و ئایتمی خواردنمان هەیە کە دەچیتە بازاڕەکان. من بۆ خۆم یەکێکم لەوانی کە یەکەم جار بە دوای بەرهەمە خۆماڵەکان نەگەڕێم و بزانم کامە بە کوردی لەسەری نووسرا و هی ناوخۆی هەرێمی کوردستانە. جا پلانی حکوومەتی هەرێم ئەوەیە کە بەرهەمە ناوخۆیەکان بە جۆرێک پەرەیان پێ بدرێت بگەنە ئاستی پڕکردنەوەی پێداویستی ناوخۆ. دروستە بەرهەمی ناوخۆیمان هەیە بەڵام هێشتا ئاستی بەرهەمهێنانمان بۆ بارچەقایە نەگەیشتووە کە بتوانێت ڕووپۆشی تەواوی ئەو پێداویستیانە بکات کە لە هەرێمی کوردستان پێویستە هەبێت. جا سەبارەت بەم بابەتە نازام ئێستا ئەگەر من بتوانم میوانی تایبەت لەگەڵما داخل بێت یاخود پاکێجێکمان ئامادەیە باشە کەواتە بە پاکێجێک بینەری ئەم تەوەرە ئەبین بە کوشێوەکی کورت و پوخت میوانی تایبەتیشم لەگەڵە بێت و لەگەڵ میوانەکەم گفتوگۆی زیاترەکەم. کارگەی بەرهەمێنانی زەیتی زەیتونی ڕانیە بە توانایەکی خۆماڵی یەکێک لە باشترین جۆرەکانی زەیتی زەیتون لەو کارگەی بەرهەم دەهێنرێ و بە قەبارەی جۆراوجۆر ڕەوانەی بازاڕەکانی هەرێمی کوردستان دەکرێت. بەرهەمی ساڵانەی زەیتونی جوتیاران لەو کارگەیە دەکڕدرێتەوە و بە پەستانی سارد زەیتێک بەبێ هیچ پێکاتەیەکی شیمیایی لێ بەرهەم دەهێنرێت. لەو کارگەیە دەرفەتی کاریش بۆ ژمارەیەک کرێکاری ناوخۆیی ڕەخساوە. ئێمە ساڵانە بەرهەمێکی زۆری ناوخۆکۆ دەکەینەوە دەیکەین بە زەیت بۆ خۆمان و پەخشی دەکەین و بڵاوی دەکەینەوە لەنێو بازاڕەکانی کوردستان. کوالیتی بەنسبەت کوالیتی زەیتەکەی ئێمەوە خەڵک زۆر ڕازێ لەبەرەوە بە سیستەمی سار دەکەین زەیتێکی زۆر باشە تامە بۆنی زۆر خۆشە و خەڵک زۆر ڕازێ لە کوالیتی زەیتی ئێمە. هەرکەکتر زەیتی زەیتونی ڕانیە خەڵک بەبێ سێدوو بەبێ ئەوە لەبەرەوەی ئەوەی کە بەکاری هێناوێت جارێکی یەکەم بەدڵنیایی بۆ جاری دووەم و سێم و جارەکانی تر بەکاری دێنێتەوە. ئەگەر لە ڕابردوو دەوترا هەرێمی کوردستان هەرێمێکی بەکاربەرە ئێستا لە زۆربەی ئەو بەرهەمانەی لە بازار ساخ دەکرێنەوە زیاتر لە جۆرێکیان بەرهەمی ناوخۆییە. ئەوانە لە کارگەکانی کوردستان بە دەستی کاری ناوخۆی بەرهەم دەهێنرێن و لە نرخ و لە کواڵیتیدا ڕکابەری توندی بەرهەمە هاوردەکراوەکان دەکەن. لەو بەرهەمانەی لە بازاڕەکانی ناوخۆ دەفرۆشرێن ئێستا لە هەر بەرهەمێک چەند جۆرێک بەرهەمی ناوخۆیش دەبینرێن. بەرهەمەکان بە زمانی کوردی لە سەریان نووسراوە و نمایش کراون و لە کارگەکانی ناوخۆ بەرهەم هێنراون و لە ناو بەرهەمە نمایشکراوەکان بۆ فرۆشتن خواستی باشیان لەسرە. گەکی باشمانداوە بە بەرهەمە ناوخۆیەکان لە هەموو کاڵاکان ئەو کاڵانەی کە لە ناوخۆ دروست دەکرێن و بەرهەم دێ توانیمانە بە هەموو شێوەیە کۆی بکەینەوە لە مارکێتەکەماندا بتوانین ئەو بەرهەمە ناوخۆی پێشکەشی کڕیارەکانمان بکەین. سوودێکی زۆر دەگەێنێت هەم لە ڕووی ئەوەی کە پارەکە بۆ هەرێمی کوردستانە و پارەکە دەوران دەور دەکات لە هەم بۆ کڕیار هەم خاوەن کۆمپانیاکە. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا بەرهەمە ناوخۆیەکان و بە بازاڕکردنیان گرنگی زۆریان پێدراوە. بەشێک لە بەرهەمە ناوخۆیەکان ئێستا پێداویستی ناوخۆی پڕدەکەنەوە. ئەگەر لە ڕابردوو هەندێک بەرهەم لە وڵاتانی دنیا هاوردەکرابن ئێستا هەمان بەرهەم هەناردەی وڵاتانی دەرەوە دەکرێت. ئارەسەمی کوردستان 24 ڕانیە. باسی ئەومان کرد کە تەوەری ئەمڕۆمان لەسەر ئەو خواردانەیە کە لە هەرێمی کوردستان بەرهەمە هێنرێت تەنانەت لە دەفرنانی ئەو خواردن و بەرهەمانش کە لە هەرێمی کوردستانن. بۆ نمونە ئەو بتڵە ئاوانەی کە ئێمە ئەو ئاوانەی کە ڕۆژانە
بتڵێکی بچووکە ئەی خۆین و بتڵەکە فڕعین بۆی کە دڵنیا ببینەوە ترسمان لە دڵ نەنیشێت لە ڕاوکێمان نەبێت لە بەرامبەر هەر شتێک کە بەکارێنی زۆر ناخۆشە تۆ ڕۆژانە ناچاربی بە مامەڵەکردن لەگەڵ کۆمەڵێک کەلوپەل و خواردن بەڵام لەگەڵەوەشە هەر ترست هەبێ پرۆگرامی بانی 24 ئەمڕۆیەوێت دڵنیاییەکی تەواو بدا بە بینەرانمان لە بەرهەمە ناوخۆیەکان چونکە کابینەی نوێمی حکوومەت یاریمی کوردستان هەوڵێکی تەواوی داوە لە باشترینی کوالیتیەکان لە ناوخۆی هەرێمی کوردستان بۆ هاوڵاتیان لە بەرهەمە خۆراکیەکان دەستە بەربخات جگە لەوەیش کە باسی ئەو دەفرانەمان کرد کە دەخرێتە یاخود خواردنەکان دەخرێتە ئەو دەفرانەوە ئیتر ئەگەر هەر شلەمەنیەک بێت خواردنی بەیانیان بێت بۆ ئەم مەبەستە گفتوگۆی زیاتر لەگەڵ دکتۆر توانە فەرهاد بەڕێوەبەری چاودێری و تەندروستی و سەلامەتی خۆراکەکەین کە میوانە ئەم بەیانیە لەگەڵمان بەخێر بێت دکتۆر سپاس بۆ جەنابێت جارە پێش هەموو شت دکتۆر ئەو کاری کە کابینەی نوێم کردوێتی لەسەر بەرهەمە ناوخۆیەکان و زیاترکردنی بەرهەمە ناوخۆیەکان و ئەو خۆراکانی کە لە هەرێمی کوردستانە چ کوالەتی کۆنتترۆڵێکی هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە دواچوونی بۆ ئەکا بە بەردەوام بۆ ئەوی کە هاوڵاتیانمان هەمیشە تەندروست و سەلامەت سەرەتا بەیانیتان باش بەیانی سەرجەم بینەران و بیسەرانی کوردستان 24 باش لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە بەرهەمی ناوخۆی گرنگێکی زۆری پێدراوە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی کاروباری پاراسی تەندروستی سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر بەشی چاودێری تەندروستی سەلامەتی خۆراک هۆبەیەکمان هەیە پێی دەڵێن هۆبەی کارگەکان لەم هۆبەیە مۆڵەتی تەندروستی بەو کارگانە دەدرێتن کە لە بابڵێن لە سنووری شاری هەولێر دروست کراون و بەرهەمی خۆمانە پێشکەش بە هاوڵاتیان دەکەین سەبارەت بە کارگەکانی ئاو بە نزیکەی 15 کارگەی لە بوتڵکردنی ئاومان هەیە لە سنووری شاری هەولێر و لە هەمان کاتیشدا سەبارەت بە کارگەی بەرهەمە شیرەمەنیەکان نزیکەی 16 بۆ 17 کارگەی بەرهەمی شیرینەمەنە هەیە ئێمە وەکو چاودێری تەندروستی تیمەکانمان هەفتانە نمونە لەم کارگانە وەردەگیرێت و دەبرێت بۆ بەڕێوەبەرایەتی تاقیی تەندروستی گشتی بۆ پشکنینی و دڵنیایی لە کواڵەتی بەرهەمەکە باش دکتۆر بێگومان ناتوانین بڵین تەواوی ئەو کەرستانی کە لە نەک هەر هەرێمی کوردستان لە هەر وڵاتێکی دیکەش کە چەندە کوالیتی کۆنتترۆلی بەرز بێت تەواوی ئەو ستانداردە جیهانیانە لە تەواوی بازاڕەکان ببینرێت بێگومان لەم لاو لەولا کۆمەڵی بەرهەم هەیە کە بە پێی ستانداردە جیهانیەکان نین بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە و بەرهەمی خودی خۆمانە بۆ نمونە ئەم دەفرانەی کە ماستی تێکرێت و خامەی تێکرێت و پەنیری تێکرێت کە بەرهەمەکانی شاری خۆمانە دەمێ باسی ئەم دەفرانەمان بۆ بکەن لە چ جۆرە کوالەتیەکی پلاستیک بەکار هاتوو بۆی کە هاوڵاتیان دڵنیاییان هەبێت چونکە ئێستا زۆربەی هاوڵاتانی هەرێمی کوردستان ڕۆیان کردو لەوەی کە بەرهەمە خۆماڵەکانی خۆمان بەکارهێنن هەر زمانی کوردی لەسەر ئەبینیت تر دڵە ئیسراحەتەکە ئەزانی بە زمانی کوردی لەسەری نووسراوە بەڵام ئێوە دڵنیاش بێت لەو دەفرێکە ئەو خواردنی تێ هەڵگیراوە سەبارەت بە و کارگانەی کە با بڵێن بەرهەمی شیرەمەنی بەرهەم دێنن و دەچێتە ناو بازاڕەکان یاریمی کوردستان ئەو کارگانە سەرجەم مۆڵەتی تەندروستیان لە ئێمە تۆمار کردووە سەرجەمیان بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی دەبێت کار بکەن لەو چەند ڕۆژەی دوایە دیار بوو لە چەند کەناڵێک بەرنامەیەک کرابوو کە ئەو پلاستیکانە بابن لە ڕووی کواڵەتیەوە خراپە ئێمە دڵنیایی دەدەینە هاوڵاتیانی شاری هەولێری خۆشەویست و هەرێمی کوردستان کە ئەو بەرهەمە ئەو کارگانە کە مۆڵەتی تەندروستیان وەرگرتووە بەرهەمەکانیان دەخچێتە ناو بازارەوە سەرجەم لە ڕووی کوالیتی ئەو بەرهەمەی کە تێدەکرێتن لە ناو ئەو سەتڵە با بڵێنە ناو ئەو قوتوانە کواڵەتیان زۆر بەرزە بە پێی ستاندەرتی جیهانی دروست کراون ئەو سەتڵە پێک هاتووە لە مادەیە کە پێی دەگوترێتن پۆلی پرۆپلین بە چی بزانین هەوڵاتی لە کۆ بیبینێت چی نیشانەیەکی هەیە کە بزانێ ئەوەی ڕاستی بێت ئەو کارگانەی کە با بڵێن ئەو سەتڵانەی کە لۆگۆ و ژمارەی مۆڵەتی تەندروستی لەسرە سەرجەمیان ڕێگە پێدراوە چکە وەزارەتی تەندروستی بە هیچ شێوێک ڕێگە بە کارگەیەک نادات کە پلاستیکێکی وا بەکاربێنێت کە شیانە بێت بۆ هاوڵاتیان بۆ خواردنی کە بەرهەمەکەی تێدا دەکرێت چونکە دواتر زۆر نالۆژیکیە تۆ بەرهەمێک بە فول کواڵەتی بەرهەمە هێنیت
تەندروستە بە سوودە بۆ هاوڵاتی لە شیری خۆماڵیە لە با بڵین لە ناوخۆ دروستەکە دواتر بیخرێتە دەفرێکەوە کە کوالەتی نەبێت پێگومانە بە هەردووکی لە یەک ئاستا بێت. هەروەکو گوتم کە ئەم پلاستیکە لە مادەیەک پێکاتوە پێی دەگوترێتم پۆلی پرۆپلین ئەم مادەیە لە جیهان ڕێگەی پێدراوە و هیچ کێشەیەکی نییە ئەگەر سەیری بکەن بەڵام بە شێوەیەکی بەرجەستە بەڵێ نووسراوە کە PP5 لە ڕووی کواڵیتیەوە ڕێگە پێدراوە کە بەرهەمی شیرەمەنی بخرێتە ناو ئەو سەتڵا بۆ بەکارهێنانی بە هیچ شێوەیەک ڕێگری نەکردووە کە با بڵێن لە ڕووی کواڵیتیەوە خراپ بێتن. بەڵام دەبینین زۆر جار کە سەتڵێکی تر هەیە ئەو سەتڵی کە بوونی هەیە لە بازار بەڵام بە شێوەیەکی کەم مەبەستت ئەوەیە کە بۆ نمونە ئەمە کارگە نییە بەڵێ بزەوت ماڵێکیان لە گوندەکان زیاتر ئاژەڵداریەکەن هەر لەوێ شیر و ئەم پلاستیکانە تاکو ئێستا یەکلایی نەکراوەتەوە با بڵێن پشکنینیان بۆ نەکراوە کە بزانین لە ڕووی کواڵیتیەوە شیاوە یاخودنا ئەویش بە حاڵەتی زۆر کەم لە بەرەوەی تیمەکانمان لە چاودێری تەندروستی سەرجەم ئەو مارکێت و ئەم شوێنانەی کە بەروبوومی ئاژەڵی وەکو بەرهەمی ماست و پەنیرۆوانە دەفرۆشن ئاگادار دەکرێنەوە کە بە هیچ شێوەیەک نابێت بەرهەمێک بێنن کە هیچ لۆگۆیەکی پێوە بێ مۆڵەتی تەندروستی نبێتن. دکتۆر ئەمە سەبارەت بە مارکێتەکان سەبارەت بە هایپەرمارکێت و سوپەرمارکێتەکان بەڵام ئەوەی کە ئێستا باسمان کرد لە گوندەکان هیچ پلانێک هەیە کە بۆ نمونە بەڕێوەبەرایەتی چاودێری و تەندروستی خۆراک بەسەر ئەو گونجانەیە لیژنەیەکی هەبێت بزانێ ئەوانەی کە ماست و پەنیر بەرهەمێنن سەردانیان بکات ڕێنماییان پێ بدات یاخود پێیان بڵێت بۆ نمونە ئەم جۆرە سەتڵەمان هەیە ئێوە ئەتوان بەکاری بنن بە نرخێکی کەمتر بیان دەرێت چه هەنگاوێکتان داوە؟ بەڵێ لە بەنزیکەی 2 ساڵ بەر لە ئێستا لە کۆتاییەکانی 2021 وەزارەتی تەندروستی ڕێنماییەکی دەرکرد بۆ ئەو شوێنانەی کە با بڵێن شوێنی دروستکردنی ماستە کە بکرێن بە کارگە بەڵام بۆ ئەوەی کارگرانیان لەسەر بارگرانیان لەسەر دروست نەبێتن لەسەر ئەو کەسێک کە با بڵێن ئەو شوێنەی هەیە بە ناوی کارگەی بچووک وڵاتیان پێدەدرێتن وردە لە 2021ەوە تاکو ئەم ساڵیش سەرجەم ئەو شوێنانێک کە پێشووتر وەکو شوێن با بڵێن کاریان کردووە و ماست و پەنیرۆوانیان بەرهەمهێناوە مۆڵەتەکانیان دەگۆڕم بۆ مۆڵەتی کارگەی بچووکی بەرهەمهێنانی با بڵێن ماست و شیر و پەنیرۆوانە بە پێ ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی. باشە دکتۆر هەمیشە لە نەنک و باپیرەکانمان یان باوک و دایکمان ئەوە بیستنیڵە تەماتەی جاران چەند خۆش بوو باینجانی جاران چەند خۆش بوو مەوادی کیمیایی زۆر کەمتر بوو سەمادی زۆر کەمتر لێ ئەدرا ئەمە بێمە سەر باسی وەزارەتی کشتتوکاڵ وەزارەتی کشتتوکاڵ زۆر کاری کردووە بۆ ئەوەی کە کەرتی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستان هەم بەرەو پێشەوە بچێت هەم بەروبوومەکانی ئەمە هەناردەی دەرەوە بکرێت و بەشی ناوخۆش بکات دەمەوێت سەبارەت بە کوالێتێکی چونکە ڕەنگەوان لە ڕووی تەمەنەوە حەز بە زەمەنی جاری جاران بکەن باسی خواردنەکانەکە نەڵێن خۆشە بەڵام لە ڕووی کوالێتی و کوالێتەکانیان ئێستا باشترێکە یاخود چاودێری ئەو کوالێتە کراوە کە چ جۆرێک سەمادێکی کیمیایی پێ بدرێت تا چەند ڕێژەکەی پێ بدرێت ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ بەرهەمێکی دەرەوە هی خۆمان تەندروستتر و ئۆرگانیکترە لە چاو بەرهەمەکانی تر بە تەکید بەرهەمەکانی خۆمان زۆر زیاتر تەندروستترن ئەمە لە شاری هەولێر چەند کارگەیەکی ئاوە تەماتەمان هەیە هەر دوێنێکە یەکێک لەو کارگانە داواکاری پێشکەش بە بەڕێوەبەراتیمان کرد بۆ ئەوەی بڕێک لەو بەرهەمەی هەناردەی دەرەوەی هەرێمی کوردستان بکات ئەمەش بە خۆشحاڵیەوە لە کابینەی نوێی محکومەتی هەرێمی کوردستان بەرهەمی هەناردەکردن بەرهەمی خۆماڵێکە هەناردەی دەرەوەی وڵات دەکرێت بە بڕێکی یەکجار زۆر پێشکەوتووە. باشە ئەو پشکنینە تاقیگەیانەی کە بۆ خۆراکەکان ئەکرێت بۆ نمونە کارگەیەکی نوێ دەانرێت پشکنینێکی تاقیگەی بۆ خۆراکەکان ئەکرێت ئەو ستانداردانی کە لە تاقیگەی خۆراکی هەرێمی کوردستانی هەمان ستاندارد و هەمان ئەتوانین بڵێن ئەو ئامێرانە بەکارهاتوون کە لە وڵاتە پێشکەوتەکان هەن بەڵێ کەمێ باسی تاقیگەی خۆراکمان بۆ بەڵێ بە دنیا ئەمە بەرەوبەرایەتی گشتی تاقیی تەندروستی گشتی مان هەیە لەگەڵ تاقیگەی دیوانی وەزارەت ئەو بەرهەمانەی کە با بڵێن لە شاری هەولێر کارگەکانیان بەرهەمە خۆمانیەکان یاخود
بەرهەمەکانی تریش کە هاوردەکراوە بۆ هەرێمی کوردستان سەرجەم لەم دوو تاقیگەیە پشکنینیان بۆ دەکرێتن لە ڕووی کوالیتی ئەم تاقیگانە بە شێوەیەکی ستاندەرتی جیهانی دروست کراون سەرجەم ئەو پشکنیانەی کە پێویستە بۆ بەرهەمەکە لە ڕووی پشکنینی کیمیایی و لە ڕووی پشکنینی بایۆلۆژیەوە بۆیان دەکرێتن و نەتیجەکانی دەتوانم بڵێم زۆر بە وردی دەرەنجام نەتیجەکەی بۆمان دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئێمەش بەدەداچوونی بۆ بکەین سەبارەت بەو پلاستیکانە ئەوە تایبەتمەندی عراقی و زیاتر تایبەت بە دەستەی پێوانە سازیە کۆنتترۆلی جۆری ئەوان با بڵێن لە سنوورەکان پشکنینی بۆ دەکەن کە دەبێت ماوەدە سەرەتایەکانی لە هەرێمی کوردستان هەنیان لە دەرەوە دەهێنرێت بەشێکی لە دەرەوە دەهێنرێت و بەشێکیشی لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێتن مادە سەرەتایەکەی هەروەکو گوتم کە پێکاتوە لە پۆلی پرۆپلین ئەمادەیە بە شێوەی وەکو تۆزێک با بڵێن گەورەتر لە وردیلەی گەورە پێک هاتووە لێران لە کارگەکانی خۆما وەکو کارگەی بەرهەمێنانی شیرەمەنیەکان ئامێریان هەیە بۆ ئەوەی کە ئەم سەتڵە دروست بکەن بەڵام ئەمەش تاکو ئێستا بە شێوەیەکی کەمە بەو هیوای لە داهاتوودا بتوانێت کە ئەم سەتڵانەش لە هەرێمی کوردستان بەرهەم بهێنرێت باشە کەمێکیش باس لە گاوداریەکان و پەلەوەر ئەو شوێنانی کە پەلەوەری تیا بەخێو ئەکرێ بکرین چۆن هەماهەنگیتان کردووە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ بۆ ئەوەی کە ئەو خواردنەی ئەدرێت بەو با بڵێن لە گاوداریەکان ئەدرێت بە ئەو ئاژەڵانی کە لە گاوداریەکان یاخود ئەو پەلەوەرانی کە لە دەواجنەکانن بۆی کە کواڵێتی ئەو گۆشتە کواڵەتێکی باش بێت تەندروست بێت چکە زۆر جار ئەترسین ئەبیستین ئەو مریشکەی کە لە وڵاتانی دراوسەوە دێت ئەڵەن پرۆتینێکی زۆری پێدراوە و لە ڕووی تەندروستیەوە باش نییە دیسانەوە ئەمانە هەر لە تاقیگەی خۆراک لە دوایەوەی کە بۆ نمونە لە کارگەیەک لە گاوداریەک سەربڕخانەیەک ئەهێنرێت تاقیکان بۆ تاقیکردنەوەیان بۆ ئەکرێت چۆنن و کوالەتیان چۆنەوانی کە لە هەرێمی کوردستان ئەم بابەتە زیاتر پەیوەندی بە وەزارەتی کشت و کاڵەوە هەیە ئێمە لە هەرێمی کوردستان چەند کارگەیەکی ئالیکی ئاژەڵمان هەیە ئەم کارگانە سەر جەمۆڵەتی ڤێتەرنەریان پێدراوە بە پێی ڕێمایەکانی وەزارەتی کشت و کاڵ کار دەکەن و بە دڵنیاییەوە ئەوانیش تاقیگەی تایبەت بەخۆیان هەیە کە ئەم ئالیکە پێش ئەوەی بدرێت بە ئاژەڵان پشکنی بۆ بکرێتون دەوری کوالەتیەوە بزان کە دروستە یاخودنا باشە بۆ نمونە ئێستا کارگەیەکمان لە هەڵەبجە هەیە بۆ نمونە کارگەیەکی ترمان لە دهۆک هەیە ئاکرێ هەیە تەواویان سەرجەم ئەبێ بێن لە تاقیگەی پشکنینی خۆراک لە هەولێر تاقیکردنەوەیان بۆ کرێت یاخود لەوێ ئەتوان هەر لەوێ سەمپڵەکانیان لێ وەربگرن و لەوێ دنیایەوە لە هەر شارە و تاقیگەی تەندروستی گشتی لەو شارەبوونی هەیە و هەر لە هەمان شار با بڵێن پشکنینی بۆ دەکرێت و ئەنجامی پشکینەکەی پێدەدرێتەوە بەڵام پێم خۆش بوو باسی بابەتێکی تریش بکەین کە ئەو بوتڵی ئاو بێگومان ئێستا بڕێکی زۆر با بڵێن شێوە پەرداخەکەی چ ئەوەی کە 1 لیتر و 2 لیترە بڵێ ئەمە لە شاری هەولێر 15 کارگەی لە بوتڵکردنی ئاومان هەیە سەرجەمیان مۆڵەتی تەندروستیان پێدراوە بە پێی ڕێمایەکانی وەزارەتی تەندروستی کار دەکەن و بە شێوازێک ئەم ئاوا با بڵێن فلتریشن دەکرێتن فلتەر دەکرێتن کە بە پێی ستاندەرتی جیهانیە تایبەتمەندی عراقیە کە ئۆزۆن بەکاردێت دیار بوو لە چەند بەرنمەیە کە باسەوە کرا بکە ئۆزۆن کاریگەری هەیە و باز لەو بابەتانە کرابوو یاخود ئەو پلاستیکی کە ئاوەکەی تێدەکرێتن شیاو نییە ئێمە بە هەموو شێوەیەک دڵنیای هاوڵاتیان دەکەینەوە کە ئەو پلاستیکە کە ئەومیان پێکاتۆ لە مادەی پۆلی ئیثیلین کە ئەم مادەیەش ڕێگە پێدراوە لە هەموو جیهان و سەبارەت بە با بڵێن تاقیمکردن و فلتریشنی ئەم ئاوا کە بە چەند قۆناغی دەڕوە زیاتر لە 6 بۆ 7 فلتریشن دەکرێتن کلۆری ئاوەکە با بڵێن کلۆری تێدا بێت کلۆرەکەی لێ سەحب دەکرێتەوە پاشان کە ئۆزۆن بەکاردێتن بۆ تاقیمکردن و کە ئۆزۆنیش 99.9 دەتوانم بڵێم سەرجەم ئەم بەکتریا و ئەم زیندەوەرە بچووکانی کە با بڵێن لە ناو ئاوەکە بوونی هەیە دەکوژێت و ئاوەکە شیاو دەکات بۆ
خواردنەوەی. باشە دکتۆر بۆ نمونە باسی ئەو بتڵانەمان کرد کە ئێستا خەڵکێک بەکاری هێنێت چ بتڵە گەورەکان کە ئەخرێتە سەر ساردکەرەوەی ئاوەکان و کوبوونەوەی ئەم مادە پلاستیکیانە توان ئێوە هەماهەنگی بکەن کارێک بکەن بۆ ئەوەی کە دیسانەوە ڕیسایکڵین بکرێن و یاخود ناکرە ڕیسایکڵین بکرێنەوە چ ئەو شوشە شیرانەی کە ئێستا بەرهەمی شیری خۆماڵیمان هەیە لە هەرێمی کوردستان بتڵە شوشەکان فڕێ ئەدرێت هیچ ئەوە هەبووە هاوکاری بکرێت داوای ئەوە بکەن دیسان هەمان بتڵ کە خانەوادەکان بەکارێن و بیدەنەوە بە هەمان هایپەرمارکێت و سۆپەرمارکێت بیگەڕێنەوە بۆ کارگەکە بشۆرێت دیسان بەکاربێنرێت. بەڵێ ئەم بابەتە ئەمە دروستە پەیوەندی بە وەزارەتی بازرگانیەوە هەیە ئێمە بەداداچوومان بۆ کردووە زیاتر لە با بڵێن چەند کارگەیەکی ئاو کە ئەم بوتڵەی ئایا دەگەڕێتەوە بۆ ریسایکلینگ کە دووبارە بەکاربهێنرێتەوە بە خۆشحاڵیەوە ئەوانش گوتیان کە چەند کارگەیەک بوونی هەیە لە هەرێمی کوردستان کە دووبارە ئەم پلاستیکە با بڵێن بە ڕێگەیەکی زانستی ریسایکل دەکرێتەوە دووبارە دەتوان بەکاربێتەوە. بەڵێ ئێمە زۆر سپاس دەکەین دکتۆر توانە فەرهاد بەڕێوەری چاودێری و تەندروستی و سەلامەتی خۆراک کە لەگەڵمان بووی ئەم بەیانیە دڵنیاییت بە من کە یەکێکم لەو کەسانێک کە بەرهەمی خۆماڵی زۆر بەکارهێنم و ڕێنمایی هاوڵاتیانی شەکەین کە بەرهەمی خۆماڵی بەکاربهێنن بە پێی وتەکانی دکتۆر هیچ مەترسێک لەسەر ئەو دەفرانە نییە کە خواردنەکانی تێ ئەکرێت لە هەرێمی کوردستان ئەگەر کارگەکانی لە هەرێمی کوردستانە و لێرە دروستەکرێت و ئەو خۆراکانی کە ئێوە نوۆشی گیانتانیەکەن بەو هیوایی کە سەلامەت و تەندروست بن سپاسی تۆشەکەین. زۆر سپاس بەێوەش. پێکەوە ئێستا بینەری کەشوهەوای هەرێمی کوردستان و کوردستانی گەورەش بەگشتیە بین لەگەڵم بن بابزانین بە چ شێوەیەک. جای سەش کاتی بڕگە تایبەتەکەمانە لە پرۆگرامی بەیانی 24 بۆ خۆتان دەزانن ماوەیەکە بڕگەیەکمان هەیە ئەویش باس لە پڕخوێنەرترین یاخود پڕخوێنراوترین بابەتەکانی نێو سۆشیال میدیاکەی لە هەفتەیەکدا کە چی گوزەراوە لە هەفتەیەکدا و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕێی سۆشیال میدیای کوردستان 24ەوە گرنگیان بە چ بابەتێک زیاتردا و بینەری چ بابەتێک بوونە بۆ مەبەستە بێگمان هاوکارمان مەتیم کەریم خان لە نیوزڕوومەوە ئێستا ئامادەیە و لەگەڵ ئێمە و ئێوەی بینەر ئەبێت بۆی کە زانیاریەکانمان سەبارەت بە
ئەو بابەتانەی کە پڕخوێنەرترین بوونا پێ بدات. مەتین بەیانیت باش دێمە لای تۆ با بزانم ئەم هەفتەیە چی هەبوو چ خەبەر هەبوو چ دەنگ و باسە بوو لای ئێوەیە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان گرنگیان پێدا و بینیویانە. بله سوفان سبه و تا و همی تماشاوان وارگیرین کردستان 24 لباکور باشور روشالات و روشاوای کردستانیان هر در دنیا جهان باش بیتن. البته جماره که بابت این جورا و جور یعنی سیاسی آبوری ورزشی هبوینه که لحیام چند روزن در باز بودن که تایبت بجموعه هفته در باز بوده نواتور انجفاکی دا کارودان که زور لپای خوانیه و خلک بحث جکریه و بویا روجف. البته بابت لسر آسی نف دولتی عراقی و هریما کردستان جی بوینه از العراقی دست بکم کشتن رفاندن دزگیر کردن جبو عراق تشتکی نیه هم جبو ولاتیان جبو سیاسیان جبو راگندکاران جی تنانت لیتشتی بالکش ابو که دهما چند روزن در بازار و هفته دا چند کسک لعراق هات نکشتن پارزگاه جدان عراقی مینا نجف کربلا بغداد اوین هاتی نکشتن کساتی نزیک بونه ج کساتی سیاسی دیارن عراق بتایبه لانین شیعه بونیم اگر از بغداد دست بکم لهیاما چند روزن در باز بودن دو کساتی هات نکشتن دو کس نزیک ل هادی عمری امیدار گشتی رخراوا بدر یک جوانا کو هات بیا کشتن هولینگ هادی عمری بویا اوی بویاره لاوا عراقی کارودان جدال پای خوانین بشک جوانان دگوتن کشتنا کسی نزیک لهادی عامری در انجام ناکوکین سیاسی دنابرا لانی شیعه ده بشک دنجی دگوت او بجبر هندک حکارین کمالایتی و هندک پرزگیری کن کمالاتی دنابرا هادی عامری و کسی نزیک نوی چه بویا لبغداد دشما بابله لبابله ایسر خفاچی کو چالکوانه که دیار رخراوا بدریه جالیه هند کسان به هات رفاندن وکو لاگیرن صدری دی بجنده کسی ننیاز هات رفاندن روجا دیو دا ادی ترمی وی لاشه وی سر کانف دولتیا بابله هات ودیتن اوی چند لاگیرن صدری و روتا صدری زور نیگران کرن عاجز کرن اوانا دخواج حکومت عراقی کرن کو ادی بکوجن ایسر خفاچی دزگیر بکن و رادستی دادگه بکن لی حکومت عراقی ها ناجی چکسک بتومتی دزگیر نکنه اوی چند وکر کو لاگیرن صدری ایریش سر بارگهن اصحاب اهل حق سر به حاجه شعبی بکن لبابله و چند بارگه هم بسوتین تنال با پیچیج ایریشی سر هن بارگه هنوانا کرن یعنی او بو یرهان هاجی کارودان نویل ناو عراق دا بردام هیان هاجی نوخین پارزگه هن بودن که مینا بابل نهاتیا کنترل کرن هم لعراق جی لها ما چند روزن در بازبوی دا بکوج سرکی کمپانیا داویو یا کوری به هفکاری دیگه هنده کسان هاتا خو جزیدانا بصره رزگار کرو روی اوه چنده بەڵێ دیارە پەیوەندیمان لەگەڵ مەتین پچرا بەڵام هاوکارانمان بەردەوامی پێ ئەدەن بەڵێ گەڕایەوە مەتین فەرموو بله باش فەرم بله میگوید بابت کیدن کل ناو عراقی ناو چاروژن در بازبوی دا کارودان پی خوانی بکوج سرکی کمپانیا دیو یا کوری زندان ربی پشتی کوزانی دیتا و گواستن جبو زندان بغداد به هفکاری دیگل چند کسکان وی کاری کو زندان در باز بکتن و لویری نمینیتن اول عراق اگر از بهما هریما کردستان پرسا گرن کو گرما نهال هریما کردستان بریار دادگاه فدرالی نه سبارت به پروسه حل بجارتن یا سهل بجارتن پارلمان کردستان هم دیسان موچه خور فرمانبر هریما کردستان دوهی دادگاه فدرالی چمبریارک درخستن هم سبارت به موچهن و هم جی سبارت به یا سهل بجارتن پارلمان تو کردستان اول کو کارودان پیخوانی سبارت به بجارتن پارلمان تو کردستان زیاده سبارت به کرسیین کوتاه بون دیو بریار دادگاه فدرالی یدی جمارا کرسی پارلمانتوار کردستان دی 100 کرسی من الجهز 11 کرسیان او 11 کرسیان کوتایان بنا دستوری لقلمدان یدی کوتاین هریما کردستان ناراضی بون دی جوی بریاره نشان دان وان گوتن یدی او بریاره نه دستوری بس خالای تومار بکن دی گوتن جی کو یدی دادگاه فدرالی باوای که برفره دستوردان لکاربار سیاسی هریما کردستان دکه برسکاتن کو سبارت به موچه بو دادگاه فدرالی هر چند گود پیدوی هر دو حکومت عراق و هریما کردستان دم خود موچه خور فرمانبر هریما کردستان دابش بکن لیوه کو چالاکوان و چافدرین سیاسی هریما کردستان دبیجن ایدی بریار دادگاه فدرالی اوین کو بدل لانی شعبه دین جبه جکرن لیوه کو برجواندی هریما کردستان موچه خورین وان دابه نه جبه جکرن جبر هند او هند دلخواش و گجبی نبون سبارت به بریار دادگاه فدرالی سبارت به پرسا موچه و فرمانبر هریما کردستان پرسکادن هم هریما
کورسانه لچن روزن در باز بود تا روز سشم ایواریا روز سشم فروکه که جنگیا ترکیه در دورا گونده که آکری بردمان کرده هم در انجام اوی که دا دو ولاتین سیویل شهید بونو جماره که دنجی بریندار بون ایدی اوی هرشه کارودان که زورا نرینی هم لنافچه پارزگاه دو که در دورا کورسان شویگی شیلی پای خوانی ولاتین هرما کورسان ناراضی بون داخوازا خونیشاندنا که برفره هلدیجی ترکیه دیکرن گوتن اوی هیام چند ساله ترکیه بیانیو پک که چندین ولاتین سیویل هرما کورسان شهید که اوان دیگون دشمن هر دشمنه چو ترکیه بیان ایران پیدوی ایدی سنوره کی بو ترکیه به دانان جبر ولاتین سیویل هرما کورسان نها باجا ململانی و ناکوکین سیاسیین دنابرا پک که ترکیه ددن اول هرما کردستان هم لکردستان دمینم لنها از بچما باکور کردستانه جنکا باکور کردستانه پیرجنکا باکور کردستانه کو جیوید سر و 8 سالیه لوانا باکور کردستانه دیچه فروکخانه استانبول کو سیم مزنترین فروکخانه لسر آسیا جهانه لیتشتی بالکش ویره دا چیه اوه آفریتا کرد جبر کو زمان ترکی نزانیه تن زمان کردی زانیه جبو هیاما دو دم جمرو نیوان و زیده ترجی لو فروکخانه تراگرتن کوریوی ویدیویی که بلاف دکل نواتورین جواکی دو نرازی بونا خو لهم براگرتنا دای که خو نشان داده او دبیجه او فرمانبرین کو از باجی دادم موانا هفکاریا من نکرن ترکیه اول شرمزاریه بود ترکیه که ایدی زمان کردی نوا فروکخانه و دامدازگاه هندی فرمی جیان ترکیه ناک رسمی و بکار نائینه اوی دا خواست کردن که ایدی ترکیه اروپا و زیاتر کار به زمان کردی بکه و نرازی بونج نشان دا و دگوتن ایدی ترکیه به هر هنجاتی که دگره بر دا کوریگری لکردان و زمان کردی بکه اول بابت این سیاسی بابت کردن که تایبت به کردستان 24 پیجا آبوریا کردستان 24 کردستان 24 اکونومی که دهیاما کمتر 10 مهاندا زیادتر 100 کی آنکو 100 هزار لایک آن تپراندیم خویا یه هر ما کردستان زور پیجن آبورین هنه لی او کردستان 24 جا که پیج دنین آبوری او که دهیاما کمتر 10 مهاندا جماره لایک و فولوار خود 100,000 کیان در باز کردن بوی بونه جالی احمد زاویتی ریوبری گشتی دوام از راوی کردستان 24 رزلنان هاتا پیشکش کردن جبو دسک آبوریا کردستان 24 هر دو رو رسمی دا که 100 کیج هاتا دا باشکرین لی مخابنی و بشامنه کرد من خاله از جارا بهتن اگر وند سال که از طلا خو وکم دا باشکرین اول جوی چند دیگه هینیتن کو کردستان 24 تایبت افکار من دسک آبوریه بردوام روزانه نوچین تایبت به آبوریه مینا بهای پترول بهای نرخ زیرو دراوی بیانی بلاف دکنو و نوترین و بلسترین و چند گهینن ورگرو تماشاوانن کردستان 24 پرسکادن که از بحث جه بکم ورزشیه وەکو تێزانی کوردستان 24 سپۆر بەردەوام بووە ژێدەر و چاوکانیە سەرەکیە وەرزش دووستێن عێراقی و هەرێما کوردستانê کوردستان 24 بتنێ دماوەی کەمتر لە 24 کاتژمێرên ڕابردوویدا یەن بۆریدا زیاتر 6 یاریên یانê navxweyên herêma Kurdistanê li xwastêrên Iraqê li xola navên Kurdistanê hem dîsan li cama Kurdistanê jî belav kirin jimara bînerên livên Kurdistan 24 li pêca serekiya Kurdistan 24 spor tê nêzîkî 2 milyon bînera bûne werziş dostên Kurdistanê yên werziş dostên werzişê li Iraqê û li Kurdistanê jî Kurdistan 24 sporê dikene çavkaniyê xwe serekiyê werzişê û ji aliyê û li rêgeya pêcê me li hem li Kurdistan 24 spor tê hem li pêca serekiyê Kurdistan 24 jî temaşa yariyên navxweyî û yên xwastêrên Iraqê dikin lê tiştekê din jî ku werziş dostên Kurdistanê bi şewekî giştî nîgeran kiriye ji ber wê pêla baranbarînê ku heyama çend rojên derbasbû bû da herêma Kurdistanê vekirtî êdî çîmenê hindek yarigan hate têkdan yanî têk çû ji ber baranbarînê wan nekarî bawekê baş yariyan bikin ewan da xwe ji lanê peyvîdar taybet hikûmeta herêma Kurdistanê kirin ku êdî giringeka zêder zêdetir bi werzişê û yarigehên Kurdistanê bidin da ku bikare bin asê xwe û asyanên xwe jî beref pêş birin belê sivaneba babet bûn ku heyama çend rojên derbasbûyî da nava turên civakî karvedaneka zû li peyxwaniye me ji we Kurdistan 24 hem li sayt û sosyal medya hem li newsroomê ji me giringî pêda marûmala wan kiriye. بەگوێرەی راپۆرتی سنتەری بیترۆ بۆ داکۆکردن لە مافی ڕۆژنامەنووسان و پێشێلکاریەکان بەرامبەر بە ئازادی ڕاگەاندن لە هەرێمی کوردستان لە ساڵی 2023 بە بەراورد بە ساڵی 2022 بە ڕێژەی لە 142 کەمی کردووە. ئەوەش هەمووی بەهۆی هەوڵەکانی کابینەی نوێن بووە بۆ پاراستنی مافی ڕۆژنامەنووسان و ئەوەش کاردانەوەی بێگومان لێکەوتۆتەوە کاردانەوەکەش
لەلایەن کۆنسڵخانەی گشتی ئەمریکا لە هەولێر کە ڕاگەنراوێکی بڵاو کردوتەوە تا دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە. دەڵێت دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین لە بەرامبەر ئەو کارانی کە ئەنجامی داون بۆ باشترکردنی ژینگەی میدیا و ڕاگەیاندن. کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە هەوڵی داوە مافی ڕۆژنامەنووسان پارێزراو بێت. کاری جدی کردووە بۆ کەمکردنەوەی ئەو پێشێلکاریانەی بەرامبەر بە ئازادی ڕاگەیاندن دەکرێن لە هەرێمی کوردستان. سەنتەری میترۆ بۆ داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسان راپۆرتێکی بڵاو کردوێتەوە و دەری دەخات پێشێلکاریەکان بەرامبەر بە ئازادی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرچاو کەمیان کردووە. تێکڕای پێشێلکاریەکان لە ساڵی 2022 431 پێشێلکاری بەرامبەر بە 301 ڕۆژنامەنووس و دامەزراوەی میدیایی ئەنجام دراون. لە کاتێکدا ساڵی 2023 تەنها 249 پێشێلکاری بەرامبەر بە 247 ڕۆژنامەنووس و دامەزراوەی میدیایی ئەنجام دراون. پێشێلکاریەکانیش بەم شێوەیە بوون. لە 2022 195 ڕێگری و جیاکاری کراوە، بەڵام لە 2023 تەنیا 134 ڕێگری و پێشێلکاری کراوە. لە 2022 68 جار کەلوپەلی ڕۆژنامەنووسان زەوت کراوە یان شکێنراون، بەڵام ئەو ژمارەیە لە 2023 بۆ 38 حاڵەت دابەزیوە. لە 2022 دەست بەسەرکردن بە بێ بڕیاری دادگا 64 حاڵەت بووە، بەڵام لە 2023 تەنیا 37 حاڵەت بووە. لە 2022 46 جار هێرش و سوکایەتی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و دامەزراوەی میدیایی ئەنجام دراوە. لە 2023 ئەو ژمارەیە بۆ 27 حاڵەت دابەزیوە. لە 2022 4 حاڵەتی دەستگیرکردن بە بڕیاری دادگا تۆمار کراون. لە 2023 دەستگیرکردن بە دەر لە یاسای ڕۆژنامەنووسی تەنیا 5 حاڵەت بووە. لە 2022 6 جار هێرشی ئەلکترۆنی کراوەتە سەر ڕۆژنامەنووس و دامەزراوەی میدیایی، لە کاتێکدا لە 2023 ئەو ژمارەیە بۆ 4 حاڵەت دابەزیوە. لە 2022 3 جار هەڵکوتراوەتە سەر ماڵی ڕۆژنامەنووسان، بەڵام لە 2023 تەنیا 2 حاڵەتی لەو شێوەیە تۆمار کراوە. چەند پێشێلکاریەکی دیکەش لە 2022 ئەنجام دراون، بەڵام لە 2023 بە هیچ شێوەیەک حاڵەتی لەو شێوەیە تۆمار نەکراون. لەوانش 26 حاڵەتی لێدان و بریندار بوون، 2 هێرشی موشکی، 16 حاڵەتی پڕکردنەوەی بەڵێن نامە و 1 حاڵەتی داخستنی کەناڵ. بەهۆی هەوڵەکانی حکوومەت ئەم پێشێلکاریانە بە بەراورد بە ساڵی 2022 بە ڕێژەی 42.2% کەمی کردووە. ئەوەش کاردانەوەی لێکەوتوەتەوە و کۆنسڵخانەی گشتی ئەمریکا لە هەولێر لە 2 هەفتەی ڕابردووەوە 3 جار دەستخۆشی لە هەوڵەکانی حکوومەت کردووە بە ئاراستەی کەمکردنەوەی پێشێلکاریەکان. لە دوایین ڕاگەیەندراویدا کۆنسڵخانەی ئەمریکا نووسیویەتی دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین لە بەرامبەر ئەو کارانەی ئەنجامی داون بۆ باشترکردنی ژینگەی میدیا و ڕاگەیاندن. بەڵێ بەم شێوە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەم بەیانیەی پرۆگرامی بەیانی 24 دەو هیواییکە پرۆگرام بەدڵتان بوو بێت، سووتان لێ وەرگرت بێ و بەو هیواییکە ڕۆژێکی باشتان لەگەڵ ئێمە دەست پێ کرد بێت. ماڵتانەوە